عزیزان خۆشەویستان هونەر دۆستان وا دیارام شەو کۆڕێکی هونەریمان پێکەیناوە دانیشتین بۆ سازانی نەوارێکی خنزیرانە و قەشەنگ ئەم نەوارە ئەم گەحدەیە ئەم دانیشتە بە سەرپەرشتی کاروان بەریتانی خۆشەویستە کاکە حەمەی کاروانی لێرەیە پێشکەشی دەکە بە برایەکانی براگەورەمان کاکۆچەر خۆشەویست و کاک سەعید و کاک زوتیار پێشکەشە بە عەلی ئۆباما و کاک بەختیاری بالیسانی موانە بەڕێزەکان لێرە دانیشتون تەشریفیان هەیە ماموشیاری خۆشەویست کاک بارزان کاک ئەیاد کاک سەفین کاک عومەر تەوسکە ئامانزی خۆشەویست هێدی شەقڵاوەی و کاک حەمەد تەوسکە پێشکەشە بە کاک ئاواری ئیستەمبوڵی خۆشەویست و کاک سامان لەگەڵ تیپی مۆسیقای هێمن لە سەرۆرە کاک زانیاری خۆشەویست بە سازە خۆشەکەی کاک ڕێبواری هەولێری ئەسۆوێ نەگرتنی ئەم نەوارە دەکەوێتە ئەستۆی برای بەڕێزم هەڵمەت منتشی خۆشەویست ئەم دانیشتە بە دووقۆڵی بەڕێوە دەچێ لەگەڵ ئوستادی خۆشەویست مامۆستای بەڕێز باوەنووری خۆشەویست و لە دڵا شیرین برای بچووکتان هێمن کەمال لە خزمەتاندام ئینشاءڵڵا شتێکی جوان دەکەین دەبیتە ڤیدیۆوەری بۆ ڕۆژانی داهاتوو ئەم شەو لە 8 2021 ئەم گەحدەیە بەڕێوە دەچێ هیوادارم ئەوەی جێگرە بەدڵی بێ و پەسەندی بکە و ئێستاش باسینە سەر پرۆگرامی تیپی مۆسیقا فەرموو زڵمەی لام تۆ گرە لە کەس ناکێنێ ئەو زڵمەی لام تۆ گرە لە کەس ناکێرێ کەس بەڕازی دڵخۆی نابێ چۆن بەشوو دەدرێ کەس بەڕازی دڵخۆی نابێ چۆن بەشوو دەدرێ
ظلمي لم توكر لكس ناكري أو ظلمي لم توكر لكس ناكري كذب رازي دخوي نبي صون بشودة مدري كذب رازي دخوي نبي صون بشودة مدري يرمي مرايا كل يوم بتشينو بمن دالي أي ورنما تتمني سوار دسالي دل بوينما ليستندم بزور داري بويا بوينما ليستندم بزور داري أي ورنما أمن دم قد لدنيا تابمينم أمن دم قد لدنيا تابمينم لبركز أستم سردان نوينم قتيش كاندين بيماني خوشويستي قلوم لجوي فير بوي بيماشي جيني قولم لشمي في البوي بيمان شجاني بس القردية قرار بو بی لگل خود شادی بینی نادیگر سی پیدا بو بوینی للیو کردن نبو پیما
شکاندن لنیو کردن نبو پیما شکاندن گلم لچمی فیر بوی پیما بشینی گلم لچمی فیر بوی پیما بشینی هر بجین دستان خوش